مامۆستا سەلام عەلیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا پرسیارێکمان هەیە هەرچەندە لە ناکاویشە بەس پرسیارەکەمان ئەوەیە کە ئایا بە چ نووسەرێکی سەرسامی و زائیدەن لەبەر چ بەو نووسەری سەرسامی و بە چ کتێبێکی ئەو نووسەرش سەرسامی؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق محمد وآله وصحبه أجمعين. نووسەر یان لە ژیاندا ماوە یان لە ژیاندا نەماوە، و یان قەدیمە یان متأخرە یان معاصرە. ئەمە باسی ئەوانە بکەین کە لە ژیاندا ماوە خۆش نییە، لەوانەیە مەسەن برین دوای لەوانێ بگۆڕێتن یان شتێک بیتن یان عاجز ببیتن کەسێشکە برێتن کو باسی منی نەکردووە، بۆیە باسی ئەوانە بکەین کە وەفاتیان کردووە. ئەگەنا ئەوانی کە لە ژیانیشدا ماون نووسەری گەورە گەورەمان هەیە، هەر لە خۆمان لە ناو کورد و لە غەیری کورد. لە ئەوانەی کە معاصر و کە وەفاتیان کردووە یەکێک لەوانەیە کە زۆر معجبم پێی دکتۆر محەممەد ڕەمەضان البووطی، پیاوێکی هەم عالیم بووە هەم متەقی بووە. شت زۆرە کە بۆ معجبم بەو بەڕاستی کە جێ لە وتارەکانی دەگریان جێ ژیان نامەی دەخوێنیەوە، و یەکێک لەو کتابانەی کە زۆر معجبم پێی کە وەختی خۆی تقریبا ساڵی 2008 بوو 9 بوو ئەوە بوو لە مووسڵ تەقدیمی ماستێرم کرد. یەکێک لەو کتابانەی کە داخل بوو بۆ ئیمتیحانی علمی، کتابێکی ئەو بوو بە ناوی کوبرا اليقینیات الکەونیە. بەڕاستی کە ئەو کتابم خوێندەوە و تەماشای مقدیمەکەم کرد کە ساڵی 77 ئەو کتابەی داناوە. یعنی وتم ئەو ساڵی ئەمە لەدایک بوومە ئەو هەموو زانیاریانەی هەبووە. یعنی کتابەکە زۆر بەقووەتە بەڕاستی. کە گوتم ئێستا کە ساڵی 2008 دەبێت ئەو پیاوە لە چ قیمەیەک بێتن. یان کتابێکی تری هەیە مەسەن شەرحی حیکەمی عەطاءوڵڵاه سەکەندەری کردووە، ئەویش زۆر بەقووەتە. یەکێشکە لەوانەی کە پێی معجبم دکتۆر عەبدولکەریم زەیدان، کتابی زۆرە بەڵام ئەوەی کە زۆر استیفادەم لێ کردووە المفصل في أحكام المرأة والبيت المسلم، یان زوحەیلی وهبە الزوحەیلی، ئەویش معجبم بە الفقه الإسلامي وأدلته. الزوحەیلی چێ و بەڵێ وهبە الزوحەیلی مەشهورە، عالمێکی والله أعلم سووریە، کتابی زۆرە لە ئوسولی فقه لە فقهی معاصر، بەڵام ئەو کتابەی کە زۆر پێی مەشهورە الفقه الإسلامي وأدلته. يعني بابەتی منهەجی دەنووس، بابەتی فقهی موسوعەی، ئەوە لە بابەتی موسوعەیە، موسوعەیەکی فقهیە. لە متأخرینیش نازانم لە پیاوی زۆر گەورەمان هەیە مەسەن لە ئوسولی فقه لە فقه لە مێژووە. لە مێژووش لە معاصرەکان کە گوتمان باسی نەکەین، بەڵام سەڵابی بەڕاستی زۆر استیفادەم لێ کردووە لە کتابەکانی بەعام. کتابی زۆرن بە هەدیەش ناردوێتی بۆ کوردستان، لەسەر زۆر خەڵکی ئەهلی ئەکادیمی تەوزیع کراوە. بەخۆ ناردیت؟ بەڵێ، یعنی تقریبا بە هەزاران کارتۆنی ناردووە، لە یعنی نەکبرێ هەزاران کتاب، هەزاران کارتۆن لە کتابەکانی، یعنی کارتۆنی 21 کتابی تێدا بوو، بە هەزاران کارتۆنی ناردووە بە هەدیە تەوزیع کراوە. ئەکادیمیەکان زۆربیان لەوانێ بەدەستیان گەیشتبی، لە بازاریش هەیە بە پارە و خۆش بی سەلامەت بی. سپاسکەم. خێرا مەمنون. دەست خۆش مامۆستا، دەست خۆش.